سلاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی چوارشەممە. سەرەتا سەردێری گرنگترین هەواڵەکان. چالاکی ژینگەیی لایەنگرانی سروش لە پاوە، سەپاندنی سزای زیندان بەسەر هاوڵاتێکی خەڵکی بۆکان، کوژران و برینداربوونی چوار شارۆمەندی هەرێمی کوردستان لە هێرشی تورکیا، درێژەی مانگرتنی کرێکارانی پەیمانی لە کارخانەی توانەوەی ئاسنی ئیسفەهان، دەست بەسەرکردنی 12 کەس لە پارێزگای گیلان بە بیانووی بڵاوکردنەوەی موزیک و ڕاقس، قوربانیبوونی 8 پەنابەری ئەفغانستانی لە مێحوەری سەراوان و کۆبوونەوەی بنەماڵەی بەدیلگیراوانی ئیسرائیلی دەستی حەماس لە تل ئەڤیڤ. درێژی هەواڵەکان. چالاکی ژینگەیی لایەنگرانی سروش لە پاوە ڕۆژی سێشەممە 14 مانگی سەرماوەز ئەنجامانی ئەنجومەنی ژینگەپارێزی ژیوای پاوە لە دەوروبەری ئەو شارە چالاکی ژینگەیان بەڕێوەبرد. بەپێ راپۆرتەکان ئەنجامانی ئەنجومەنی ژیوای پاوە هاوڕێ لەگەڵ لایەنگرانی سروش لەو شارە درێژەیان بە هەڵمەتی زاگرۆسانەدا و سەدان دنکی بەڕوویان لە چیاکانی دەوروبەری پاوە چاند. بەشداربوانی ئەو چالاکیە داوایان لە خەڵکی کوردستان کرد بە هەڵمەتی ژینگەپارێزی زاگرۆسانە پەیوەست بن و وێڕای پاک و خاوێنڕاگرتنی سروشت، جوانی و ڕەسەنایەتی کوردستان بۆ نەوەکانی داهاتوو بپارێزن. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری بانە. شەوی دووشەممە 13 سەرماوەزی 1402 کۆڵبەرێکی خەڵکی سەقز بە ناوی شاخەوان ئەحمەدی تەمەەن 20 ساڵ بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری هەنگەژاڵی بانە بریندار کرا. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز شەوی دووشەممە کۆمەڵی کۆڵبەر لە سنووری هەنگەژاڵی بانە کەوتونەتە بۆسەی هێزەکانی ڕژیم و ڕاستەوخۆ تەقەیان لێکراوە. لە کامی ئەو هێرشەدا کۆڵبەرێکی خەڵکی سەقز بە ناوی شاخەوان ئەحمەدی تەمەەن 20 ساڵ بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکرا. بەپێی ئاماری کۆڵبەر نیوز لە سەرەتای پاییزی ئەم ساڵەوە تا مانگی سەرماوەز سەرجەم 154 کۆڵبەر لە ناوچە سنووریەکانی کوردستان بە تەقەی ڕاستەوخۆ لێدان و تەقینەوەی مین کوژرا و بریندار بوون. لەو ڕێژەیەدا 9 کۆڵبەر گیانیان لەدەستاوە و 145 کۆڵبەریش بریندار بوون. سەپاندنی سزای زیندان بەسەر هاوڵاتیەکی خەڵکی بۆکان. ڕۆژی سێشەممە 14 مانگی سەرماوەز هاوڵاتێکی خەڵکی بۆکان بە ناوی لوقمان پیشیار لەلایەن دادگای ئینقلابی ئەو شارە بە 3 ساڵ زیندانی تازیری مەحکوم کرا. بەپێی راپۆرتەکان لوقمان پیشیار شەوی پێنجشەممە 19 گەلاوێژی ئەم ساڵ بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کرا. ڕۆژی چوارشەممە 12 ڕەزبەری 1402 پاش تەوابوونی خۆنەغەکانی لێپرسینەوە لە گرتوخانە ئیتلاعاتی ورمێ بۆ زیندانی بۆکان ڕاگەیزرا. ناوراو لەلایەن دادگای ئینقلابی بۆکانەوە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە نەیارەکانی ڕژیم بە 3 ساڵ زیندانی تازیری مەحکوم کرا. دۆزینەوەی گازی سروشتی لە دەوروبەری دێولان. بەپێی هەواڵی گەشت و ماوەی 4 مانگە کە زمینەکانی گوندی لالەیی سەر بە شارستانی دێولان لە ئاگردا دەسووتێت و کارناسانی بواری نەوت و گاز سەرقاڵی لێکۆڵینەوە لە هۆکاری سووتانی خاکی ئەو ناوچەند. بەوتەی هاوڵاتیان هەموو جارێک ئاگری زەمینەکان دەکوژێنەوە، بەڵام دووبارە ئاگرەکە لە دڵی زەویەوە سەرهەڵاداتەوە. هەندێک لە دانیشتوانی ناوچەکەیش دەڵێن ئاوێکی ڕەش بە بۆنی نەوت لە زەویەکە هەڵ ئەقڵێت و کەس نازانێت چییە. ژمارەیەک لە کارناسانیش دەڵێن ئەو ناوچەیە لە نێوان دوو قەڵای مێژووی هەڵکەوتەوە و ئەگەری هەیە داڵانێکی ژێرزەوینی ئەو دوو قەڵایە پێکەوە گرێدا بێت. کوژرا و برینداربوونی 4 شارۆمەندی هەرێمی کوردستان لە هێرشی تورکیا. بەیانی ڕۆژی سێشەممە 14 سەرماوەزی 1402 فڕۆکەکانی ئەرتشی تورکیا ناوچەی بامرەنی سەر بە شاری دەهۆکیان بە چڕی بردەمان کرد و لە کامی ئەو هێرشەدا شارۆمەندێک گیانی لەدەستا و 3 کەسی دیکەش بریندار بوون. ناوچەی بامرنی لە دەوروبەری شاری ئامێدیا لە پارێزگای دەهۆک هەڵکەوتووە و هەموو جارێک تورکیا بە بیانووی هەبوونی چەکدارانی پەکەکە ئەو ناوچەیە بردومان دەکات.
بەهۆی هێرشە بەردەوامەکانی تورکیا بۆ سەر باکووری هەرێمی کوردستان دەیان هاونیشتمانی کوژرا و بریندار بوون و دەیان گوند چۆڵ کراون. هەروەها زیانێکی زۆر بەر گوندنشینان گەیشتووە، بەڵام هیچ کات دەوڵەتی عێراق هەڵوێستێکی کاریگەری نەبووە تاکو ڕێگە لە دووبارەبوونەوەی هێرشەکان بگرێت. درێژەی مانگرتنی کرێکارانی پەیمانی لە کارخانەی توانەوەی ئاسنی ئیسفەهان ڕۆژی سێشەممە 14 مانگی سەرماوەز وێڕای هەڕەشەی هێزە ئەمنیەکان کرێکارانی پەیمانی لە بەشە جۆراوجۆرەکانی کارخانەی توانەوەی ئاسنی ئیسفەهان نەچوونە سەر کارەکانیان و درێژەیان بە مانگرتندا. بە پێی راپۆرتەکان هێزە ئەمنیەکان ڕێگەیان نەداوە کرێکارانی پەیمانی کارخانەی توانەوەی ئاسنی ئیسفەهان کۆبوونەوەی ناڕزایەتی بەڕێوە ببەن و دوو کەس لە کرێکارانیان دەست بەسەر کردووە. کرێکارانی ناڕازیش نەچوونەتە سەر کارەکانیان و خوازیاری ئازادی هاوکارەکانیان و جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. کرێکارانی پەیمانی کارخانەی توانەوەی ئاسنی ئیسفەهان خوازیاری وەلانانی جیاوازی لە پێدانی حەقدەست چوونە سەرەوەی ڕێژەی حەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان و تەزمینی ئەمنیەتی پیشەی و گۆڕانی گرێبەستەکانیان بوون. کۆبوونەوەی خانشینکراوانی سندوقی نەوت لە ئەهواز ڕۆژی سێشەممە 14 مانگی سەرماوەز خانشینکراوانی سندوقی نەوت لە ئاواز لە بەردەم سندوقی خانشینی پارێزگای خوزستان کۆبوونەوە خوازیاری چاکسازی لە ژیان و مەعیشەتیان بوون. خانشینکراوانی سندوقی نەوت خوازیاری چوونەسەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بە کردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی و کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانشینی بوون. دەست بەسەرکردنی 12 کەس لە پارێزگای گیلان بە بیانووی بڵاوکردنەوەی موزیک و ڕەقس. لە ڕۆژانی ڕابردوودا پۆلیسی پارێزگای گیلان 12 کەسی بە بیانووی بڵاوکردنەوەی وێنە و ڤیدیۆی موزیک و ڕەقسی سەرشەقام دەست بەسەر کردووە. بە پێی زانیاریەکان پۆلیسی شاری ڕەشت ئەو 12 کەسەی بە بیانووی هەنجاشکێنی و لە ڕێگەی بڵاوکردنەوەی ڤیدیۆی ژەنێنی موزیک لەلایەن ژنان و ڕەقس و خۆشی خەڵک لەسەر شەقام دەست بەسەر کردووە. هەروەها پۆلیسی پارێزگای گیلان حکمی پۆلۆمپی 4 یەکەی سنفی وەرگرتووە کە تێدا موزیک بڵاو کراوەتەوە. کوژرا و برینداربوونی دوو شارۆمەندی بەلوچ لەلایەن ڕژیمەوە لە بەمپور. شەوی دووشەمە 13 مانگی سەرماوەز دوو شارۆمەندی بەلوچ بە ناوەکانی موحسن حەیدەر نەسەب و عەبدی دلیگانی بە دەستڕێژی گولەی هێزەکانی ڕژیم لە شارستانی بەمپور کوژرا و بریندار بوون. بە پێی راپۆرتی ڕێکخراوی حالوەش هێزە لەبارشەخسیەکانی ڕژیم بە ئۆتۆمبیلێکی شەخسی چوونەتە بەردەم دوکانی موحسن و ڕاستەوخۆ چەقەیان لێ کردووە. لە کامی ئەو هێرشەدا موحسن حەیدەر نەسەب گیانی لەدەستاوە و شارۆمەندێکی دیکە بە ناوی عەبدی دلیگانی بە سەختی بریندار کراوە. شانی باسە کە هەمان شەو لە ناوچەی تیسی چابەهار دوو شارۆمەندی دیکەی بەلوچ بە ناوەکانی عەلی ڕەئیسی تەمەن 18 ساڵ و محەممەد ڕەئیسی تەمەن 19 ساڵ بە دەستڕێژی گولەی هێزەکانی ئیتڵاعاتی سپای پاسداران گیانیان لەدەستا بوو. قوربانی بوونی 8 پەنابەری ئەفغانستانی لە مێحوەری سەراڤان. بەیانی ڕۆژی چوارشەممە 15 سەرماوەزی 1402 ئۆتۆمبیلی هەڵگری پەنابەرانی ئەفغانستانی لە مێحوەری سەراوان بۆ خاش وەرگەڕاو و بەهۆیەوە 3 کەس گیانیان لەدەستا و 5 کەسی دیکەیش بریندار بوون. بە پێی زانیاریەکان ڕووداوەکە کاتژمێر 3:15 خولەکی بەیانی ڕۆژی چوارشەممە لە جادەی نێوان سەراوان و خاش ڕوویدا و بەهۆیەوە 3 پەنابەری ئەفغانستانی گیانیان لەدەستا و 5 پەنابەری دیکەیش بریندار بوون. جێگەی ئاماژەیەکە زۆربەی ئەو ڕووداوانە لە کاتی هەڵاتنی شۆفێران لەدەست هێزەکانی ڕژیم ڕوئەدات و پێشتری چەندین ڕووداوی لەو شێوەیە لە جادەکانی بەلوچستان ڕوویانداوە. دەست بەسەرکردنی چالاکێکی کرێکاری لە شاری ڕەشت ڕۆژی سێشەممە 14 مانگی سەرماوەز چالاکێکی کرێکاری خەڵکی شاری ڕەشت بە ناوی شەریفە محەممەدی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کرا. بە پێی راپۆرتەکان شەریفە محەممەدی چالاکی کرێکاری و ئەندامی کومیتەی هەماهەنگی بۆ پێکێنانی ڕێکخراوە کرێکاری لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیسلاحاتی ڕەشتەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراوەتەوە. جێگەی ئاماژەیە کە تا کاتی بڵاوبوونەوەی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ئەو چالاکە کرێکاریە لە بەردەستان نییە.
دواهەوامان سەبارەتە بە کۆبوونەوەی بنەماڵەی بەدیلگیراوانی ئیسرائیلی دەستی حەماس لە تل ئەڤیڤ. ڕۆژی سێشەممە 14 مانگی سەرماوەز دەیان کەس لە ئەنجامانی بنەماڵەی بەدیلگیراوانی ئیسرائیلی دەستی حەماس بۆ جارێکی دیکە لە شاری تل ئەڤیڤ کۆبوونەوە خوازیاری ڕاگررتنی شەڕ و ئازادکردنی ئازیزانیان بوون. پاش هێرشەکەی حەماس لە ڕۆژی 7 ئۆکتۆبری 2023 بۆ سەر شارۆچکەی یەهودی نشینەکانی ئیسرائیل سەدان شارۆمەندی یەهودی لەلایەن چەکدارانی حەماسەوە ڕفێنران. دوای ڕاگەیاندنی ئاگربەستی 7 ڕۆژە دەیان کەس لە هەردوو لە ئازادکران، بەڵام هێشتا سەدان کەس کە زۆربەیان ژن و منداڵن چارە نووسیان نادیارە و بنەماڵەکانیان داوا لە دەوڵەت دەکەن شەڕ ڕابگیرێت و دیلەکانی دەستی ئەو گروپە ئازاد بکات. لە هەواڵێکی دیکەدا ڕۆژی ڕابردوو بەهۆی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر دەیرۆلبەلح 45 فلستینی گیانیان لەدەستا و شەڕێکی قورس لە نێوان سەربازانی هەردوولا لە ناوەندی شاری خانی یونێز ڕوویدا و هێشتا درێژەی هەیە. هەروەها ئاژانسی یارمەتیدانی نەتەوەی گرتوەکان ناسراو بە ئانرۆڤا ڕایگەاندووە کە 19 کارمەندی دیکە لە شەڕی نێوانی هەردوولا گیانیان لەدەستا و ئاماری کارمەندانی قوربانی ئەو ڕێکخراوەیە بۆ 130 کەس هەڵکشاوە. هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد.